و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی دیالۆگ. ئازیزان، بابەتی بەرنامەی ئەمڕۆمان پرسی چەکدانانی پەکەکەیە. ئەمان هەیە بزانین کە ئایا گۆڕانکاری لە پەکەکەدا ڕوویداوە لە ڕووی استراتیژیەوە یان هەلومەرجی سیاسی ناوچەکە وای کردووە کە پەکەکە پرۆسەی ئاشتی هەڵبژێرێت. هەر بەگاگەدارن بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان چ بە ناردنی نامە و چ بە گرتە ڤیدیۆ چەندین جار خوازیاری چەکدانانی پەکەکە بووە. لەم بارەیەوە داوامان کردووە لە بەڕێز کاک ئەنوەر حسێن بازگر، نووسەر و ڕۆژنامەوان کە لە بەرنامەی ئەمڕۆماندا حازر بێ و دیالۆگێکمان لەسەر ئەم بابەتە ببێ. هەروەها باسی شەکە ئاماژە بۆ بکەم کە بەرنامەی ئەمڕۆی دیالۆگ لە جێگەی هاوکاری خۆشەویستم کاک مەحیا من ئەم بەرنامەیەتان پێشکەشەکەم. لەگەڵماندا بن بۆ بینین یاچینە لای کاک ئەنوەر. کاک ئەنوەر سڵاو لەبێ، زۆر سپاس کە ئامادە بوو لە بەرنامەی ئەمڕۆماندا. زۆر خۆشحاڵم ببینە نەجارێکی تر. زۆر سپاس بۆ تۆ ئوستاز، زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە. کاک ئەنوەر، سەرەتا کە دەست بە پرسی چەکدانان بکەین، جارێ لە یەکەم شتۆ با بزانین ئەسڵ پەکەکە چەکی بۆچی هەڵگر لە ئاساسە، ینی لە چ بارودۆخێک لە وڵاتی تورکیە حیزبێک دێتە سەرکار کە لە دوا قۆناغەکانی لە یەکەم قۆناغەکانی دروستبوونیەوە دەست دەداتە چەک و خەباتی چەکداری. زۆر سپاس. لە ڕاستیە پێکەکە وەک خۆیان لە ساڵی 1970 دامەزراوە و لە ساڵی 1984 دەستی کردوتە خەباتی چەکداری. بەڵام ئەوەی کە لە مانیفستۆکەی خۆیاندا هاتووە کە ئەوان ئامانجی پارتی کرێکارانی کوردستان جگە لە دروستکردنی دەوڵەتێکی کوردی و جگە لە بیرروباوەڕێکە هەیەیان بۆ بیرروباوەڕێک و حرەکەتێکی چەپ و مارکسیست لینیست، ئەوان ئامانجیان ڕزگارکردنی گەلی کوردستان بووە لە ژێر دەستەی سیستەمی تۆتالیتاری تورک و ڕزگاربوونی گەلی کورلەونە یعنی کە بەسەریاتوە لە پێناو بە دیێنانی کوردستانێکی ئازاد و سربەخۆ خۆیانیاوت. لە ڕاستی ئەمە حقیقەتیشی تیا بوو و پێش دروستبوونی پارتی کرێکارانی کوردستان مێژووی خەڵکی باکووری کوردستان مێژوویەکە پڕ لە نەهامەتی و ناسۆر و پڕە لە جینۆساید و قەتڵ و عام ئەو بە درێژایی مێژووا بووە. بەڵام پارتی کرێکارانی کوردستان لە ڕاستیە توانم بڵێم وەکو حرەکەتێکی سیاسی چەکداری ڕووداوێکی گەورە بوو لە مێژووی باکووری کوردستان و دەور و نەخشی گەورەی هەبوو. ئوستاز من مەسەلەن چەند کتێبێکم نووسیوە لەیەکی لەو کتێبانە کە لە بەشیشی لەناو ئەستەمبوڵ لەگەڵ خەڵک سازم کردو لەگەڵ نووسەران ڕۆژنامە نووسان لەگەڵ سیاسیەکان، یعنی لەوێشان نووسیومە و باسم کردووە، یعنی ئەڵێ هاوسەرەکان بەیەکەوە لە ماڵەکانی خۆشیان ناژنوێر نەتوانی بە کوردی قسە بکەن، گومانیان لە یەکتر هەبوو و دەوڵەت تەنانەت ڕێی بە قسەکردنی زمانی کوردیش نادا، بە جلی کوردیش نادا، بە خوێندنی کوردی، یعنی هەموو ئەوانە قەدەغە بووە. بەڕاستی ئەگەر مێژووی دەوڵەتی تازەی تورکیا بخوێنێتەوە پڕە لە جینۆساید قەتڵ و عام و کوشتاری بێ بە زەیانی خەڵکی کوردستان و باسی سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانی ناکەم لە 600 ساڵی ڕابردووە کە چی کردووە بەڵێ باسی ئەو ناکەم کە ئەگەر ئەو تاریخە بخوێنیتەوە پڕە لە تاریخێک کە بەردەوام قەتڵ و عامی گەلی کردووە، بەردەوام سەرکردەکانی کوشتووە، بەردەوام هەرچی بۆیە دروستبوونی پاکە دەرەنجامی ڕەتفعلی ئەو هەموو فشارە سیاسی و ڕۆحی و فیزیکی و ئەو بوو کە لەسەر گەلی کورت هەبوو و شوێنی خۆشی گرت و پەکەکە چەکیان بۆ هەڵگر کە بتوانن خەبات و تێکۆشان بکەن و هەموو حرەکەتێکی سیاسی کوردی و ئەمەن جیاوەکوتم بە دیهێنانی کوردستانێکی سربەخۆ و دەوڵەتێکی خۆشیان لە مانیفێستەکانی خۆشیانە دواتر لە ئەجەندا و کاری خۆشیانە ئایانوت مەسەڵەن کوردستانی گەورەیە، ئێمە کوردستانی ئێمە مەبەسمان ڕزگارکردنی باکووری کوردستانی هەر چوار پارچەی کوردستان و هەموو شوێنێک لە کوردستان لە هەر چوار پارچەکە هی ئێمەیە، یعنی مەسەلەن مڵکی گەلی کووردە هەموو هێزێکی سیاسی توانێت جێگە و پێگەی هەبێ موقعێتی هەبێ و لە ڕاستیە لەو سەردەمەیە دروستبوونی پەکەکە کارێکی گرنگ بوو و هەرچەندە مەحاڵ بوو لە بەرامبەر ئەو فاشیزمی تورکیا مەحاڵ بوو، بەڵام دەور و نەخشی گەورەی گێڕا لەو هەلومەرجەیە و
وتی چەک هەڵەگرین لە پێناو ڕزگاری گەلی کوردستان لە پێناو بەدیێنانی مافەکانی لە پێناو ڕزگار بوون لەو فاشیزمەی تورکیا بەڕاستی لەو هەلومەرجە ئینسانە بێ واقعی بێ کە دروستبوونی پارتی کرێکارانی کوردستان هاوکێشەی بوون و نەمانی گەلی کوردی گۆڕی و سەرنجی باکووری خەڵکی باکووری کوردستان و ناوچەکەشی بۆ ڕاکێشا کە پێکە هێزێکی کاریگەری گەورەیە و معلوماتی جەنابەت پێشەوەش هێزی زۆر هەبوون لە باکووری کوردستان مەسەلەن جگە لە حیزبی سۆسیالیست وەجگە لە مەسەلەن ڕێکخراوی وەکو کاوە و کەدەکە و پەدەکە و ئەوانە بەڵام ئەوانە نەیانتوانی وەکو پێکاکە سەرنجی کۆمەلگای جیهانی ناوچەیی باکوور و کوردستانی ڕاکێشن بۆ خۆیان و ئەو دەور و نەخشە گرنگیان هەبێت لەو هەلومەرجە زۆر باش کاگەنەوە لە دەستپێکەوە کە خۆشتان باسان کرد لەسەرەوە ئەساسەدا ئەمەزیێت هەرخۆی بەڕێز وەجەلان لە نووسراوەکانی ئاماژە بەوە کات کە ئێمە لەسەر ئەم ڕستەیە پەکەمان پێکێنا کە کوردستان داگیر کراوە واتە لە خواستی سربەخۆی و دەوڵەتێکی کوردیەوە بە دواترە پەکەکە ڕفۆرمی تیاکرێ ئیسلاحاتی تیاکرێ لەوێ هەنێک گۆڕانکاری لە استراتیژیادا مانێت تۆزێک ئێستا بگوازینەوە بۆ ئەو خەتە زمانیە بینە ئەملاترەوە چ گۆڕانکاریایەکی لە استراتیژی خۆیان کردووە تا بێستا کە گەیوە بە پرۆژەی ئاشتی لە ڕاستیا پاکە ئەبێ بڵم لەگەڵ ئەو هەلومەرجە سیاسی و دژواریانەی کە بۆی هاتوتە پێش بەردەوام توانیوێتی خۆی بگۆڕێ و خۆی بگونجێن لەگەڵ ئەو هەلومەرجە سیاسی تورکیا و ناوچەکە مەسن بە تایبەتی ئەو ئاڵوگۆڕانە لە دوای لە دوای دەستگیرشتنی ئۆجالان و لە دوای دەرپەڕاندنی لە سووریا 1970 و دوای دەستگیرکردنی لە شوباتی 1990 لە کینیا وردە پارتی کرێکارانی کوردستان ناوی خۆی گۆڕی مەسەلەن وتی وردە ئەوەیاندا بەگوێی کادر و لایەنگران و خەڵکا کە ئەوان لە دەوڵەتی سربەخۆی کوردستانەوە داوای کۆنفیدرالیزمی دیموکراتیکەکەن و ناوی پێکەکەیان گۆڕی بە کۆنگرەی گەلی کوردستان و دوای ئەوە دیسانەوە ئاڵوگۆڕی تریان کرد دیار بۆ هەموو ئەوانە بوو کە وەجالان بە جۆرە لە جۆرەکان ڕەزامەندی نیشاندا بوو یا پێی باش بوو بەڵام لە هەر حاڵدا ئەوانە نەیتوانی مەسەن تورکیا بە قەنەعات بگەێنێ و لە ڕووی فکریەوە وەکوتم پارتی کرێکارانی کوردستان لە کۆنگرەکانی سەرەتای خۆیان وەکو حرەکەتێکی چەپی مارکسی لێنیست بۆ ڕزگاری کوردستان و هەموو ئەو ڕەمز و لۆگۆوانیان بەکارهێناوە کار حرەکەتێکی چاپ لە دنیای بەکارهێناوە و لەگەڵەوەشە جەختیشیان لەسەرەوە کردەوە کە ئێمە وەکو تۆ کوردستان داگیر کراوە ئێمە داوای دەوڵەتێکی سەر بەخۆکەین بەڵام وردە ئەم ئاڵوگۆڕانە بەردەوام بوون تا ئەم چەند ساڵانەی دوایی بە تایبەتی مەسەلەن ئەنزیمەی فکری پێکاکە و عەبدوڵڵا ئۆجالان بە دوای لە 2010 لە زیندانی ئیمراڵی بە تەواوی ئاڵوگۆڕی بەسەر هاتووە و ئەمانەشی هەمووی لە مانیفستۆی شارستانیەتی دیموکراتی بە تایبەتی لە بەرگی پێنجەمی ڕووکە ئێمە وازمان لە حرەکەتێکی چەپ و مارکستی هێناوە ئەوەی کە ئەماوت مەسەلەن دوای ئەوەی کە ئەماوت باشوور باکوڕ ڕۆژهەڵات ئاپۆسەرۆکی وڵات وازیان لەوە هێناوە و دەوڵەت نەتەوەیان ناوێ و خودی ئۆجالان لە مانیفستۆی شارستانی دیموکراسیە بە مەترسی ئەزانێ بە هێنانەکەی سەرکوت و ئیستیبدادی ئەزانێ و بە مەترسی ئەزانێ لەسەر پرسی دیموکراسی لەبەرەوە داوای خۆسەری دیموکراسیان کرد ئەمە گەورەترین تەحول بوو لە فکری پێکەکە ئۆجالاندا ڕوویدا لە دەوڵەت نەتەوە بۆ خۆسەری دیموکراسی کە لە خۆسەری دیموکراسیشا بەڕاستی مافەنەتەوەیەکان دیاری نەکراوە تەنها ئەوەیە کە لە ڕێگای ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنیەوە لە ڕێگای بەدیێنانی ئازادی و دیموکراسیەوە ئەتوانێت گەلی تورک و کورد برابن لەم مانیفستۆیە ئەمەی کە ئێستا ئۆجالان لە چەند ڕۆژی ڕابردوو حتمما تۆش قسە لەسەرەوەکەی باسی کردووە و داوای کردووە لە پێکاکە بێگومان ئەوە لە مانیفستۆی شارستانی دیموکراتیە لە ساڵی 2010 لە ئیمراڵی لە ژووری F نووسیوێتی هەموو ئەم قسە و باسانی ئێستایکە لەنا ئەو کتێبەیە تهدیدی کردووە دەستنیشانی کردووە و بەوردی قسە لەسەر کردووە بە نظری من ئێستا هاتوۆتە سەرەوەی کە نەک هەر دەوڵەتی نەتەوەییان ناوێ نەک هەر دەوڵەتی کوردستانی گەورەیان ناوێ
بەڵکو داوای تەنها خۆسەری دیموکراسیەکەن کەەوەش بەڕێ من تحولێکی گەورەیە کە ڕەنگە قابلی ڕاخ نەشبێ نەک لە بەرەوەی کە دەوڵەتی نەتەوەی ناوێ بەڵکو قسەکە لەسەرەوەیە کە خولە لە دوایین وتاری دەرکەوتنی عەبدوڵڵا ئۆجالان دوای 26 ساڵ لە چەند ڕۆژی ڕابردوو وتی ئێمە ئەو ئامانجەی کە بۆی تێکۆشین وە چەکمان بۆ هەڵگرتە بوو لە پێناو ڕزگاری کوردستان ئامانجەکان بەدی هاتووە و گەلی کورد مافەکانی بەدەستێناوە یعنی ئەمە بەڕاستی بە شوێنێ قابلی ڕخنەیە کە هەموو کامە مافەکانی گەلی کوردستان بەدی هاتووە لە باکووری کوردستان ینی مەسەلەن هەڵبژاردن بۆ هەڵبژاردنەوەن ئەندام پەرلەمانەکان نەخرێنە زیندان بەشێکی زۆری سەرۆک شارەوانەکانی هەڵبژێردراوی خەڵق قیومیان بۆ دانراوە و زیندانەکانی پڕن لە زیندانی کراوەکانی کەچەدە و ڕێکخراوە جۆرا و جۆرەکان و هەدەپە و بەدەپە و دەم پارتیش بە ئێستاشەوە و دوای ئەوە مەسەن ڕۆژانە بەردەوام بەردومانی هەرێمی کوردستان و بارەگەکانی پارتی کرێکارانی کوردستانەکە و خۆشتان نزانم چ قەتڵ و ئامێکی کردووە لە ڕۆژاوای کوردستان و زیندانەکانی تورکیا باز لەوە کرێکە نزیک بە 700,000 زیندانی خۆپشاندانەکانی ڕابردوو و سەردەمی کودەتاکە و کوردەکانی تایە و لە ناو دەستوری تورکیا هیچ پێگە و موقعەتێکی نەکرد گەلی کورد هەموو پێکاتەکانی تر نییە لە دەستوری تورکیا ئەڵێ گەلی تورک گەلێک لە تورکیا ناوی گەلی تورکەوە زمان زمانی ڕسمیە ئەوش لەبین نەچێ وستاز ئەم سیستەمە سیاسی تورکیا مەسەلەن بەردەوام جەختیان لەسەرەوە کردوتەوە بە تایبەتی لە مانفستی ئاتا تورکە ئەوان نەڵێن تورکی بەختەوەیەکە لە گۆڕستانە و دەوڵەتی کوردیەگەن لە سەرمان هەبێ ئێمە دژین کوردی بەختەوە بەڵێ کوردی بەختەرەوەی کە لە گۆڕستانە ئەمە مانیفستۆیە وانی ئەوە نییە بڵێ قسەیەکی تەوێ وەکاریان لەسەر کردووە بەهەرحاڵ ئێستا بە نەزەری من تەحولێکی گەورە کە ناتوانین بڵێن پۆزتیفە ڕوویداوە و جەدەلی گەورەی دروست کردووە لە ناو مەسەلەن بەشێکی زۆری دنیا و کوردستان و نووسەران و ڕۆشنبیران و سیاسیەکان کە پیان وایە ئۆجالان تحولی گەورە بەسەر فکریە هاتووە بەڵام مەسەلەن ئایا تەحولە فعلەن بەرجەستەی خوێندنەوەی واقعی سیاسی کۆمەڵگای کوردستان و شۆڕشەکە و هەلومەرجەکەیە یان لەژێر کاریگەری 26 ساڵ زیندانی میتی تورکیایە لە تورکیا زۆر باش کاگەنوەر باس لە دروستبوونی پەکەکە بۆچی دروست بوو و بۆچی دەستیدایە چەکۆمانە فەرموتان کە کەشوهەوای سیاسی و مەدەنی وڵاتی تورکیا بوو هەموو سەرکوت و خەفەقانە کە لەوێ بووە وای کردووە کە هێزێک سەرباقیەوەی کە ئاماژەتان بەوە کرد هێزی تریش بووە بەڵام هێزێکی وەک پەکەکە دێت و ئەم تاکتیکە لە شۆڕش و خەبات بەکارێنێ بابزانین ئایا تا بە ئێستا ئەوە باسمان لە پەکەکە کرد کە لە ڕووی استراتیژە گۆڕانکاری بەسەر هاتووە لە 2000 تا بە ئێستا گۆڕانکاریانەی کردووە کە ئاخرکە ئێستا گەیوە بە پرۆژەی ئاشتی بەڵام ئەو کەش و هەوا و فەزای کە لە تورکیا بووە پێش دروست بوونی پەکەکە و ئەو هەموو سەرکوتەی کە بووە ئایا تا بە ئێستا گۆڕانکاریی وای تیا دروست بووە کە پەکەکە بچێتە قۆناغێکیاوە بۆ نمونەی مابینی کە هەر جاهەپە بۆ خۆی ئێستا زۆربەی شارەوانیەکانیان کە بەڕێستان ئاماژتان پێکرد ڕەوانەی زیندان کراون کەش و هەوایەکی ئاوە هەیە هەموو سەرکوت و لینە هەیە بینی جاپە خەباتی چەکداریشی نییە مەسلەی چەک نییە ئەتوانین بەنەوەی بڵێن تورکیا مەسلەکەی چەک نییە لەسەر ئەوە کەمێک باسێکین لەسەر تورکیا لە ڕاستیە تورکیا لەگەڵ ئەو هەموو ئینتیقاد و ڕەخنە و پاسیڤێتی کە ئێمە ئەیزانین و هەیەی دەواازەیەک هەیە بۆ مەسلەی دیموکراسی ینی ئەوە واقعەتی تایە جا لەژێر فشاری پێکەکە و شۆڕشی خەڵکی کوردستان بووە لە ڕێگەی فشاری یەکێتی ئەوروپا و چاوەڕوانی لە ئەندامەتی یەکێتی ئەوروپا بێ لە ژێر فشاری کۆمەڵگای نێودەوڵەتیە بێت تا ڕادەیەک مەسەلەن بەڵگەکەشەوەیەکە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا ڕێگای داوە بەردەوام بە نوێنەرانی سربەخۆی کورد یان بە حیزبی سیاسی هەرچەندە بەربەستی لە سەدادەی بۆ دانابوون بەڵام مەس ئەمانە لە ڕاستیە بە واقعی نوێنەرایەتی خەڵکی باکووری کوردستانیان کردووە ئەم حرەکەتە سیاسیە کوردیان ناڵێم کە بێگومان لەژێر هەژمونی پەکەکەیە بوون
لە ژێر هەژمونی پەکەیا بوون کەچی ئێمە من نابینین لە کۆماری ئیسلامی ئێران ئێمە ناتوانین بڵێنەوە خەڵکانی کە خۆیان هەڵەبژێرن نوێنەرایەتی حرەکەتێکی سیاسیەکەن و نوێنەرایەتی بستنەوەی ڕزگاری خوازی ڕۆژهەڵاتی کوردستانەکەن بەڵکو ئەمانە بە جۆرە لە جۆرەکان نوێنەرایەتی کۆماری ئیسلامی ئێرانەکەن و یا لە سووریا بە هەمان شێوە بووە لە سەردەمی باسیشا لە عێراقا بە هەمان شێوە بەڵام لێرە لە ژێر فشاری کۆمەلگای نێودەوڵەتی و شۆڕشی پەکەکە و لە ژێر فشاری کۆمەلگای مەدەنی لە باکووری کوردستان بێگومان دەواازەیەک هەبووە بۆەوە و دوایەوە مەسەن تورکیا بەو هەموو ئیمکاناتە سیاسی و ئەسکەری و سەربازی و لۆجستی و مخابراتی هەیە بووە لە ماوەی 46 تا 50 ساڵی ڕابردوو نەیتوانی پێکە لە ناوبەرێ بەڕاستی ئەوەش دیارە فاکتی تایبەتی هەیە لەوەی کە پشتیوانی گەورەی ناوچەی نێودوڵەتی لە پێکەکە و ئەو هەموو ئیستیبداد و قەتڵ و ئامی باکووری کوردستان دەرەنجامیەوەیە بەڵام بە نەزەری من ئێستا من ئەوەی ڕابردوو کە ڕووی داوە تا هاتنە پێشەوەی پرۆسی بەناو ئاشتی تورکیاکە لە ڕاستی ئەم پرۆسی ئاشتی نیە پرۆسێکە تورکیا خۆی داوی ناوە پرۆسی لە نابردنی تیرۆر یا کۆتایهاتنی تیرۆر وای ناوەنێ چ باخچەلی و چ ئەردۆگان و چ کە هاکان فیدان و چ ئیبراهیم کاڵن و پەرلەمانی تورکیاش ناویان ناوە پرۆسی کۆتایهاتنی تیرۆر ئەگەر وای دانین با بڵین پرۆسی ئاشتیشە لەو کاتەوە ئێمە لە ماوەی ئەم لە 2024ەوە کە لە تەوقەکەی مەسەلەن باخچەلیەوە لەگەڵ ئەندامانی دەمپارتی دەستی پێکردووە تورکیا ئێوە وا خۆی نیشاندا کە باوەڕی بە مەسەلەی کورد هێناوە و ئۆجالانی وەکو نوێنەری ئەم حرەکەتە قبول کردووە و ئەوێ لەگەڵ پێیەکە بگاتە ئاکام بەڵام ئەمانە کەی ڕوویدا ئەمانە یەکیان لە ژێر کاریگەری ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2024 و دوای 8 دیسەمبەری ڕووداوەکانی ڕوخانی بەشار ئەسەد ڕوویداوە کە بە نەزەری من تورکیا لە هەموو ئەمانە دەور و نەخشی هەبووە یان ئاگادار بووە بۆیە ئەم هەنگاوانەی تورکیا یەک بەڕێی خۆم پێشتریش وتومە ئەوەیە کە تورکیا ئەیزانی کە ئاڵوگۆڕێکی گەورە لە منتقەکەیە لە ناوچەکەیان ڕووەدا بە تایبەتی لە سنوورەکانی ئەو بە تایبەتی هەم ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر و هەم مەسەلەن ڕوخانی بەشار ئەسەد تورکیا ئەمەیە زانی بۆیە ها لە ژێر پرۆسی ئاشتی ویستی ئەو فشارانی کە پێکەکە لە سەرەتی ئەو فشارانی کە ناوچەکە لە ڕێگای پێکەوە لە سەریداهانێن و ئەوەی کە وەکو کارتێکی تاکتیکی بەکاری بێنێ خواستەکانی گەلی کول لە ناو بەرێ و ڕۆژاوی کوردستان لەوە زیاتر گەشە نەکە بەڵام سەیرەکەوەی ئوستاز ئەم بۆچوونانەی ئەردۆگان و دەوڵەت باخچەلی و دەوڵەتی قوڵی تورکیا لە ناو خودی کتێبەکەەوە جالانیشا جێگە پێگەیان هەیە باس کراوە درست یعنی ئەو بڵاوەجانانیش بە جۆرە لە جۆرەکان واتەیەکی کە ئاگاداری ئەم ڕووداوانە بووە ئەبێ مەسەلەن ئەڵێ ئێمە لەگەڵ ئیسرائیل دۆستین و ئێمە لە باسی تاریخی ڕابردووە کاکە مەسەلەن نەبوغەز نەسر چۆن پەلاماری جوولەکانی داوە لە عێراق و کوردەکان دیفاعیان لە جوولەکان کردووە بۆیە لە ئێمە پێویستە لە ئیسرائیل نزیک بینەوە و ئەوەش ئەڵێ لە ناوچەکەیە ئەڵێ لە ناوچەکەیە دوو دەوڵەتی بەهێز دروزە بن و هەژمونی گەورەیانە بێ ئیسرائیل و عەرەبستانی سەعودین و تورکیا و ئێران ڕۆڵیان کەمە بێتەوە بۆیە لە ناو کتێبەکەیە 2010 ئەڵێ داواکەم لە دەوڵەتی تورکیا لەگەڵ ئێمە ڕێکەوێ هاوپەیمانەتی بکە لە نێوان کورد و ترێک ئاش بینەوە ئەگەر تورکیا ئەمە ناکە ئێمە ناچارین پەنابێنە پار ئیسرائیل ئەبین ئەڵێ دقیقەن ئاواڵێ ئەڵێ ئەگەر تورکیاوەنەکە کورد و ئەمریکا و ئیسرائیل بن بە هاوپەیمان لە ناوچەکەیە ڕێ بە نەزەری من ئەم کتێبانە و ئەم تێگەشتانە و ئەم خەتە ئەم تێگەشتە هاوبەشەی نێوان ئەردۆگان و ئەبڵاوە جالان و کتێبەکانی ئینسان ئەخاتە گومانەوە مەسەن چۆنە ئاوا هەردووشیان هەستیان بەو مەترسیانە کردووە بۆیە بە نظری من ئەم پرسەی کە تورکیا دەستی داوەتێ بەخواستی خۆی نییە و قەناعەت و باوەڕهێنانی نییە بە مەسەلەی گەلی کورد و بە چارەسەرکردنی پرسی کورد بە دیموکراسیانە و ئاشتیانە ئەوەندەی ئەترسێ لەو هەلومەرج و ئاڵگۆڕانی ناوچەکە کورد دەستکەوتی گەورەی هەبێ و لانی کە مەترسی زۆرتر لەسەر ڕۆژاوی کوردستانە و هەموو هەوڵێکی خۆی داوە مەسەلەن ئێوە ببینن لە دوای ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە 2011 و لە دوای دروستبوونی کانتۆنەکانی خۆراوی کوردستان لە 2012 تورکیا چی نەکردووە داعشی دروست کردووە پەلاماری داوە و دامیسان دوایەوە ئەنواع گروپی مرتەزەقە و بەکرێگیرایی وەکو سوپای سووریای ئازاد و وەکو ئەمەحمە شەرعی کە ئێستا سەرۆکی سووریایە و وەکو دەیان گروپی تورکمان و شی ئەو کوردی بەکرێگیرایی دروست کردووە بۆ پەلاماردانی ڕۆژاوی کوردستان درێغی لە هیچ نەکردووە و بە 10,000 کەسی شەهید کردو لەو ناوچەیە باشە
ئەو جێگە لەوەی لە باکووری کوردستان ئامانجەکە کاتێک زانی لە ڕێگای سەربازیەوە ناتوانێت ڕۆژاوی کوردستان داگیر بکە باشە هاتووە لە ڕێگای بەنای پرسی دیموکراسیەوە ئەوێ ئۆجالان بڵێ بە ڕۆژاوی کوردستانیش بڵێ چەکدانێن کۆتایی پێبێنن وەکۆی ئێستا بە پارتیکەکارانی کوردستان ئەڵێ ڕۆژنامنووسێکی تورێک گەڵێ ئەوەی تورکیا لە ماوەی 50 ساڵی ڕابردوو لە ڕێگای ئەسکەری و مخابراتی و هەواڵگیری و چیوچیە بۆی نەکرا ئەوێ لە ڕێگای ئۆجالانەوە بەدەستی بێنێ بۆیە مەسەرم بەشی لە قسەکانی بەڕێز ئۆجالان جێگای گومانە باڵم جێگای نیگەرانیە کە لە دوایین قسەکانی وتی وەکوتم وتی ئێمە بۆیە ئەو ئامانجێ کەچەکمان بۆ هەڵگرتە بوو بۆ بەدیهێنانی ڕزگاری گەلی کوردستان بەدی هاتووە مثلەن ئایا وایە کاگەن وەرە ئێستا لەم بەو تۆزیحاتانەی جەنابێت بینە سەر باسی ئەو هێزانەی کە ئێستا لە پەرلەمانە لە تورکیا ئەتوانن بە شێوەیەکی وەی کە وتان دەواازەیەکی دموکراسی لە کەماکان لە تورکیا بازە ئەگەر نیمچە دموکراسیەکیش بێ بژێ ئەوەی تیا هێزایەکی بۆ نمونەوەک دەم پارتی لەوێ لە ڕێگەی پارلەمانەوە خەریک بن ئایا پێتان وایە دوای هەڵوەشانەوەی پەکەکە ئەم پرۆسی ئاشتێکە بەڕێ بچێت و ئەمانە ئایا دەم پارتیە توانێت هاوسەنگێکی هێز بێت لە تورکیا لە پارلەمانە بتوانێت دانیکەم ئەو مافانە دەستە بەرکات دایمساس ئەبڵاوجانان خۆشی پێی وایە ئەو لە سەتادەیە کە بەربەستە لە بەردەم هەڵبژاردنەکان بۆ هەرێزێکی ئەتوانێت بیگەێنێتە 120 ئەنی بەواتایەکترە 50 کورسی ئێستا دەمپارتی هەیەی بگاتە 115 کورسی و بەوە توانێت ڕۆڵی گەورەی هەبێت لە ناو پەرلەمان ئەمە لە ڕووی ماتماتیکیەوە ڕاستە بەڵام لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی واقعی تورکیاوە ئێمە ئەوە نابینین مەسەلەن قسەکە لەسەرەوەیە کە پەرلەمانی تورکیایان دەوڵەتی تورکیا باوەڕی نهێناوە بە بەدیهێنانی مافەکانی گەلی کورد مثلەن وەکوتم هیچ کام لە بەندەکانی دەستوری هیچ حەق و مافێکی تیانە بۆ گەلی کورد و ئێستاش بەم حاڵەشەوە کە ئەوە نزیک بە ساڵێکە گفتوگویان دەست پێ کردووە تورکیا چه هەنگاوێکی ناوە مثلەن زۆربەی چاودێرانی سیاسی و زۆربەی ئەوانەی کە متابعی ئەو باردۆخن دەپرسن مثلەن لە بەرامبەر ئەو مثلەن ئەو هەموو هەنگاوانەی پێکەکە ناوێتی بە هەڵوەشانەوەی خۆی بە گۆڕینی ناوی خۆی بە کۆتایی هێنان بە خەباتی چەکداری وەکو تۆش باس کرد لە پێشەکە بەدانانی چەکەکانیشان لە ئەشکەوتی جاسەنە کە بە جۆرە لە جۆرەکان مەسەلەن بۆ خودی ئەو گەریلایانی کە چەکانیاندانە چەنە نیگەرانی بەدەم و چاویانەوە دیارە ئەمە بۆ سەرکردایەتەکەشیان ڕاستە و بۆ باکووری کوردستان و بۆ هاوڵاتی کوردیش ڕاستە خۆ ئەمانە خۆ هەموو گەلی کورد لە باکووری کوردستان و هەموو خەڵکی کوردستان لە پارچەکانی کوردستان خۆ هەمووی لایەنگری پەکەکە و سیاسەتی پەکەکە تایید ناکە بەڵام قسەکەی ئەو نیگەرانیانیان لەوە سەرچاوە دێ و کە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بێ ئاکامی پێوە دیارە و ئەمە مافەکانی خەڵک بەدی نەهاتووە یعنی قسەکە لەوە سەرچاوەگرێ بە نەزەری من قسەکەوێت تورکیا ئەگەر نێتی باش ئەزانی کاکەین با مەسەلەن چەند نمونەت بۆ بێنمەوە مەسەلەن لە دەورانێکە لە ڕێکەوتنی نێوان نێلسۆن ماندێلا و سیستەمی ئاپارتای لە ئەفریقای باشوور چی ڕوویدا ڕێکەوتنێکی زۆر باش ڕوویدا مەسەلەن نیلسۆن ماندێلا دوای بوو بە سیمبولی ئاشتی خەڵاتی نۆبڵی وەرگر لەگەڵ دیکلێرک و بوو بەچی بەسەر و کۆماری ئەفریقای باشوور وایە بوو بەسەر کۆمار باشە لە چارەسەری کێشەکانی ڕێکخراوی ئیتای کۆماری ئێرلندا جێرمی ئادەم دوای بوو تەنانەت تا سەرۆکوەزیرانیش ڕۆشت دوای کەچەکانیاندا ناو پرۆسی ئاشتی دەستی پێکردەوە لە ئێرلندای باکوور باشە لە فەلەستین ڕێکەوتنی کام دیڤیدی نێوان یاسر عەرەفات و شمعون پیرۆز و ئیسحاق ڕابین و وەرگرتنی خەڵاتی نۆبڵیان یاسر عەرەفات بوو بە هەموو شتێک لە فەلەستین ئەو حرەکەتەکەی بوو گەندەڵ بۆ گەنا لە ڕاستیا لە ڕێگای ئەو پرۆسی ئاشتی و یاسر عەرەفات بە زۆرتریش ناسرا و زۆرتریش دەستکەوتی بەدەهێنا و ئەمریکا و پاش لە لیستی تیرۆر دەریان کرد و مامەڵەشیان لەگە کرد باشە لە 2012 تا 2016 ڕێکەوتنی نێوان حرەکەی فارک و دەوڵەتی کۆلۆمبیا هەبوو ئێستا حرەکەی فارک لە ناو سیستەمەکەیە دەور و نەخشی گەورەی هەیە و ئەوانە وە زۆر نموزەجی تری لە دنیاە دی باشە ئایا تورکیا ڕێگادا ئۆجالان سەر کۆماری تورکیا بێ ڕێز و زەرابێ مەڵێ سا باسەکە لەسەر ئایا ڕێگە بازات بوونی جەستەیە درێ هەتا
ئەموو ئەو ڕووداوانەی کە دیومانن ئەو ڕێکوتن و فاوەزاتانەی کە بووە مثلەن ئەم کارکتەرە سیاسیانە لە وڵاتەکەیە وەکوتم هەندێکیان بوون بە کارکتەری یەکەمی ئەو وڵاتە مەسەن تورکیا ڕێگادا ئەبڵاوجالان چی بکە وەکو توت ئەبڵاوجالان هێشتا دەوڵەتە ڕێگای نەدا ئازاد بێ وە تەنانەت بۆ ڤیددیۆیەکی 22 دقەیە کە گرتوێتی وینی کردووە دەستگای میت و مخابراتی تورکیا هەزاران جار چاودێریان کردو و تەماشایان کردو و بینیویانەتەوە و خەڵکی پرۆفشناڵیان هێنانەوە کا لە شوێنەکان نقطەیەەکە بێ قسەیەکە بێ مثلەن و ئەو قسانش کە خۆیان پێیان خۆشە بێگومان نایڵن فاریزەیەک لەوە زیاتر بڵێ و بێتە دەرەوە باشە مەسە ئەم دەوڵەتە چۆنەکرێ مەسەلەن ینی ئەوەنە گەشتبین بی بەرامبەری کە مافەکانی خەڵکی کوردستان بەدیێنێ و ئەخەبات و تێکۆشانی پێکاکا و مەسەلەن دەیان هەزارگەری لاکە شەید بوون بە ئاسانی بڵێ دەوڵەت تورکیا مافەکانی گرێت یانی من بۆ خۆم باوەڕم وایە کە تورکیا ناتوانێت دەوڵەتێک بێ مافی خەڵکی کوردستان بسەلمێنێ بەڵام کە تۆڵی بۆچی دەستی داوەتان پرۆسەیە هەلیوستا ئەسبام پێ بڵێم مەسەلەن ئاک پارتی لە حکمی نزیکەی 20 ساڵی خۆی گەورەترین دەستکەوتی بۆ تووشیا بەدیێناوە بڵێ چۆن ئەوە جگە لە ڕووی ئابوووریەوە گەشەیەکی زۆری کردووە ینی هەنگاوی گەورەی ناوە ڕەغمی ئەوەی هەڵاوسان لە دراوەکەی هەیە بۆ هەموو قەیرانانێکی بەڵام دوایەوە مەسەلەن سیرکە هەموو ئەوەی کە خۆیان ناون دوژمنەکانیان منافسەکانیان ڕکابەرەکانیان مەسەفەت وڵا گولەنی کۆتایی پێێنە باشە دەوڵەتی قوڵی مەترسیداری کۆتایی پێێنە کودەتای ئەسکەری کۆتایی پێێنە بەدایان هزار کەسی خسۆتە زیندانەوە باشە بەشێ لە کێشەکانین لەگەڵ منتەقەکە حل کردووە و پەلوپۆی هاویشتووە بۆ مەسەلەن لە لیبیا پشتیوانی لە گروپی سەڕاجەکە بە خاتری ئەهەمێتی غاز و نەود لە ئاوەکانی دەریای سپی ناوەڕاست و ئێستا لە سۆما خەریکی دەرێنانی غازە باشە و لە سووریا دەخالەت دەکا هەژمون و هەیمەنەی هەیە و قبروسی لە 1970ەوە داگیر کردو بە بەشێک لە خۆی زانێ بەشی باکوورەکەی و مەسەلەن لەگەڵ رووسیا هاوپەیمانەتیەکە و بۆ بەکارگەی بەرەمێنانی درۆنی گەورە لە منتەقەکە باشە یعنی بەواتایەکتر کێشەیە کە هەیە بوو کێشەی کورد بوو کێشەی پارتیکرەکانی کوردستان بوو ئەمەشی بەو شکڵە حەلکردو کە خۆی ئەوێ و گومانەکەش زۆرتر لە چیوە سەرچاواگرێ لەوەی کە دەوڵەت باخچەلی دەشتی ئاشتی درێژەکە مەهەپەیەکی ڕەگەزپەرست ئەو دەستی بە حسابی خۆی دەستی ئاشتی درێژەکە کە بە نەزەری من هیچ باوەڕی نە بە مەسەلەی کوردە نە پرۆسی ئاشتیە نە بە بەدیهێنانێتی بەڵکو ئەو خەمی ئەوەتی تورکیا تێک نەچێ ئەلەو ڕووداوانەی کە ڕوویداوە لەو ڕووداوانەی کە لە داهاتوو ڕۆدا بە تایبەتی کە وەکو ئیسرائیل مەسەلەن ئەوێ بە جۆرە لە جۆرەکان و بنیامین ناتانیەوە چەند جاوتێتی ئەوێ نەخشەی خۆڕەڵاتی ناوەڕاست بۆڕێ تورکیاوێ لەمانە زەرمەند نەبێ ڕاست تورکیاوێ بە کەمترین زەرەر لێ دەرچێ بۆیە پێشی وایە تورکیا پێی وا بوو کارێک کە ئەتوانێت کاریگەری لەسەردانێ و بەشێک لە کارتەکانی لە دەست دەرهێنێ مەسەرەن کارتی کووردە بەکارپێنرێت جارە لەیان ئیسرائیلەوە لەلایەن نارەکانی تورکیا لەلایەن فەڕەنسا لە ئەمریکاوانە بۆیە ئەوێ ئەم پرسە بەو شکڵە حەلکە کە خۆی ئەوێ بەو شکڵە حەلکە کە خۆی ئەوێ نەگۆی کە ئۆجالانەیە یا پێکەیە یا من تۆمانەوێ نیازپەیەکیەکی تیانە ئەزانی نێت بەوکوتم ئێمە ئەم نموزەجی چەندی ڕێکەوتنی جیهانیمان هەیە نێتیان نیشانداوە بستا زین چۆنە مەسەن ڕێکەوتنی نێوان حرەکەی فارک و کۆڵۆمبیا 2012 دەستی پێ کردووە 2016 بە نەتیجە گەشتووە یەکەم دانیشتنی نێوای حرەکەی فارک و دەوڵەتی کۆڵۆمبیا لە کوبا ڕوویداوە بە ئاگاداری ڕاوڵ کاسترۆی برای فیدل کاسترۆی سەرۆکی کوبا ڕوویداوە و دوجار وڵاتانی ڤێنزوێلا وڵاتانی چیلی وڵاتانی ئەمریکا و ئیسپانیا دەخالەتیان تێکردووە و خودی بانکیمۆن لە خۆناغی سێهەمی تەسلیمکردنەوەی چەکەکانی حرەکەی فارک بەشدار بووە یعنی چەکەکانیان بە سێ خۆناخێناوەتەوە و دواتر بۆتر حرەکەی فارک لە ناو بۆگۆتای پایتەختی کۆڵۆمبیا کۆنفرانسی خۆڵۆشانەوەی کردووە و ئاڵای حرەکەتەکەی داگرتووە حیزبێکی تازای دروست کردووە
مثلا تورکیا خۆ هیچی لەمانە ئێمە بۆچی مثلا گەشتبین بین بەوەی کە پەیامێکی گەورە دراوە و قسێکی مثلا دێ باشە ئەڵێن مەسا هەندێک لە چاودێران ئەڵێن ئۆجالان هەموو شتێکی براندۆتەوە هەموو شتێکی وەرگتو دێ نابێ حرەکەتە سیاسیەکەی ئاگای لێبێ یعنی نابێ حرەکەتی سیاسی پەکەکە ئاگاداری ئەمە بێ دێ بۆ معلوماتی جەنابێت لە دوایین کۆنگرەی 12 کە کردویانە مخالفەتی گەورەیان هەبووە کێشەی گەورەیان هەبووە لە نێوان باڵی ڕاست و چەپ و لە نێوان خودی کادرەکانیان کەوتویانە هێمە هیچ زەمانەتێک نبینین و هیچ گەرنتێک نبینین و هیچ ئاسۆیشی گەشش نبینین بۆ ئەم هەنگاوانەی کە ئێمە ئەینین ڕاست بەڵام ئێستا دیسانیش لە بەرەوەی پەکێکە خۆشن پێکەکە لە ماوەی 40 ساڵی ڕابردوو لە بەتایبەتی لە ماوەی 26 ساڵی ڕابردوو زیندانی ئۆجالانیش لە ئیمرالی سەرکردایەتی پێکە وتویانە بەردەوام ئەویان وتۆکە ئۆجالان نوێنەری ئێمەیە و ئۆجالان توانێت دانوسام بکە و هەچی ئەو بیڵی ئێمە بە قسەیەکەین و ئەو نوێنەرایەتی گەلی کوردەکە و نوێنەرایەتی پێکاکە لەبەر ئێستا زەحمەتە لە قسەکانی دەرچن بەڵام مەسەلەن ئەمەش تا چەند مدەتێکی تر لەوانەیە بڕکاتان قۆل ئەویانی ناتوانێت تا سەر هەر ئۆجالان هەنگاو بنێ بۆ ئاشتی و نێتباشی نیشاندا و تورکیا هیچ هەنگاوێک نێنێ ئەو قسەکە بە نەتیجە پارتیکەکان اینجا قسەکەوێ مەسەلەن ئوستاز پێشتریش باسمان کرد بۆ چوونێکی هەڵێ ئەوە سیمبولیکە و چەکدانانە سبل ڕاستیە ئەوە بە نظری من ئەوە ناتوانێت سیمبولیک بێ چەکدانان و سووتاندنی چەک ناتوانێت شتێکی سیمبولیکی بێ فەرقێکی لە بینی چەکدانان و چەک سووتاندنا چونکە هەندێک لە باز لەواکەن کە چەکدانان ڕۆیەکێکی تری هەیە بەڵام چەک سووتاندن لە جۆرەی ئیرادەی پێوەیە بۆ ئایا ئێوە فەرقێکی تیابینن لە چەکدانانی بۆ ئەم کوپە 100 تەفسیری بۆ بدۆزیتەوە گەرمە بەست بێ ینی چەکدانی و چەک پسووتێنی و بیشکێنی و هەرچیوێ گرنگەوەیە کە قسەکە پەیوەندی هەیە بەخواستی تورکیاوە بە پێداگیری ئەردۆگانەوە بە پێداگیری سەرباز و میتی تورکیەوە ئەوان ئەڵێن ئەبێ وا بکەن ئەبێ ڕایگەیەنن کە ئێوە پرۆسی ئاشتیەکەن ئەبێ ڕایگەیەنن کە ئێوە ناوەکەتان هەڵەوەشێنەوە ئەبێ ئێوە کۆنگرە بکەن و ئەبێ ئێوە ناوەگەی خۆتان گۆڕن وابێ و ئاڵاگەی خۆتان داگرن و باز لە دەوڵەتی نێتەوە نەکەن و ئێوە بێت چەکدانن و بێت چەکانیشتا بە نوێنرایەتی نوێنەکانی ئێمە و هەرێمی کوردستان ئەوە بێ یعنی قسەکەوەی کە ئەمە خواسی تورکیایە وانە مەخواسی تورکیە ئەی باشە مەسەن خودی ئۆجالان نابوو بڵێ لە بەرامبەر ئەوەیە ئێوە لە ناو پەرلەمان قسەیەک بکەن لەسەر گۆڕینی دەستوری تورکیا لەسەر ئەو هەموو ئەو هەزار زیندانی کوردی کە لە زیندانەکانی ئێوەن لێبوردنێک دەرکەن بەڵام تورکیا ئەڵێ ئێمە پرسی تیرۆر چارەسەرەکەین هەتا ئەم لە حەزەیەش ئێمە تیرۆر لە ناوە بین ناڵە پێکەکە ناڵە نوێنەرایەتی گەلی کورد ئێمە تیرۆر لە ناوە بین و ئوستاز مەسەلەن ئەوان لیستێکی 116 کەسیان هەیە دەوڵەتی تورکیا دە 15 ساڵ لەوە پێشبەناوی لیستی تیرۆر دایناوە لە جەمیلبایکەوە دەست پێیەکە تا خواری خوارەوە بۆ تەنانە دەڵێ ئەمانە بۆیان نی بگەڕێنەوە تورکیا بە سێهۆزاتی هاوسەرۆکی کەچەکە لە مەراسیمی چەکدانانەکانیان لە جاسەنە وتی هیوادارین تورکیا ڕێگاماندا بگەڕێنەوە دڵنیا بە ڕێگا بە سێهۆزان نادا تورکیا بگەڕێتەوە دڵنیا بە ڕێگا بە سێهۆزان نادا بگەڕێتەوە ئەڵێ بێ بڕۆن بۆ ئەلبانیا بەڵام ئەوانەی ئەمڕۆ جەخت لەسەرەوەکاتەوە ئەوانەی کە بەشداری تیرۆریان نەکردو بەشداری بە قسەی خۆی کوشتنی خەڵکیان نەکردو ئەوانەی تاوانبار نین دی باشە ئەو مەسەلەن تەنها هەندێک لە گەلیلاکانێک دێتەوە ئەگەر نا لەو 4-5 گەلیلایی کە ئێستا لە شاخە بە قسەی دەوڵەتی تورکیا 150 ناگرێتەوە چیاوانە ینی تۆ ئەم تێکۆشەرانە ئەم هێزە سیاسی ئەم حرەکەتە هێشتا بە تیرۆرە ناسێنی وە ڕێگەیان نادا دی مەسەلەن تۆ دەیخۆ لە بۆ گۆتا منوتم سەرۆکەکەیان خۆی بەشداری کردووە خۆ حرەکەتێکی بە قوتر بوو لە پەکەکە فارێک 15,000 چەکداری هەبوو گەلیلای کوڕکچیە بوو بەڵام دەوڵەت نهات بڵێ من ئیجازەتان نادەم ئەمانە بگەڕێنەوە بەرپرسەکانیان و کارکتەرە سەرەکیەکانیان بگەڕێن ناوتی ئێمە پرۆسی ئاشتیەکەین پرۆسی ئاشتیانی بەوەی کە ئێمە نیەت باشی نیشانە دەین کە ئێوە هەمومان فێکتان هەیە لە ناو دەوڵەتی کۆلۆمبیا بەڵام ئەم دەوڵەتە نەخێر نایەوێ هیچ هەنگایەک بنێ و بە نەزەری من کات دەکوژن وردە و پێکەکە لەو ڕۆڵ و بەرجەستە بوون و هەژمونی هەیەی کەمەکەنەوە
لە بەرچاوی خەڵکی خۆیان لە بەرچاوی گەلیلاکانیان لە بەرچاوی شۆڕشی خەڵکی کوردستان کەمەکەنەوە و هەنگاوی ترێنێن هەنگاوی مەترسیداری ئەوەی کە چۆن مەسەلەن لە ڕووداوەکوی تورک و دۆزالیان لە ناوبرد ئەوە بۆ جالانیش ڕاستە و هەنگاوی ئەوەی کە بزانن ئەو مەترسیانەی کە دێنە پێشەوە لەسەر تورکیا و ئەو ئاڵگۆڕانی لە منتەقەیە دێنە پێشەوە ئەوان چی بکەن و چه ئەڵتەرناتیڤێکی بۆ بدۆزنەوە چه هەلومەرجێک خۆیانی لەگەڵ گونجێنن و چۆن ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل ڕازیکەن کە لەو ئاڵگۆڕانی کە بێت تورکیا مەسەلەن زەرمەند نەبێ وە کورد هیچ نەبێ ئەوان لەگەڵ ئەمە خۆیانە گونجێنن بەشکاگەن لەم بینەیە بم باسێکە کراوە بۆ بارودۆخی کە ئێستا هەیە ئایا پێتان وایە ئەو هەنگاوی کە پەکەکە ناوێتی ئەو پرۆسی ئاشتیە کە تا بە ئێرەی هێناوە سەرباخی و هەنگاوانەی کە پەکەکە ناوێتی لەم بەرامبەر باسمان لە تورکیا کرد لە ویست و خواستەکانی لەوەی کە هیچ نیازپاکێکی نییە لەوە کە چه هینێکی بەرژەوەندیەکی لەم نێوانەدا خۆستۆتەوە و بەکاری هێنە و دواتر هەنگاوی ترێنێ ئایا پەکەکە و هەنگاوی کە تا ئێستا ناویەتی بۆ نمونە باز دەواکرێت کە ئەمە حرەکەتێکی سمبۆلیکە ئەگەر پەکەکاڵ سنگاندنی هەڵسو کەوتەکانی دواتری تورکیاکە و بنەوەی باز دەواکرێت کە تۆپەکە ئێستا لە مەیانی تورکیایە و پەکەکە چاوەڕوانی واکە خۆ تورکیە چ وەڵامێکی بێت چ کاردانەوەیکی بێ و بەو پێەوە توانێت دواتر تاکتیکەکانی دواتری خۆی گۆڕێەوە جالەوەی کە ئەو تەواوان استراتیژی خۆی گۆڕیوە بەڵام ئایا هیچ ڕێگایەک ماوەتەوە لەو بینەیە بۆ پەکەکە ئەگەر دنیا بێت تورکیە بەلایەنێکی ترا بڕوا ئەگەر پرۆسی ئاشتی بەشکەس بخوا و بگاتە شوێنی تر ئەم هەنگاوانێک کە پەکەکە نابێتی ئایا چۆنەڵە هیچ پردێکی لە پشتەری خۆیەوە هێشتۆتەوە کە دواتر بتوانێت بۆی گۆڕێتەوە چون باستان لەوە کرد کە ئەزانین لە سەرەتای دامەزرانیەوە هەر بە هەڵگرتنی ئەو شعارێکە کوردستانی گەورە و دەوڵەتی سەر بەخۆ ئەوانە پەکە توانیت تەنانەت لە هەر چوار پارچەی کوردستانە نفوذ بکات و هێز وەرگێت لە هەر چوار پارچەکە بەڵام ئێستا ئەبینین تەنانەت خەڵک بەدەم بانگەوازەکەی خۆشیەوە نەچوو بۆ شوێلانی کەمەر لە باکوورە خەڵک زۆر بەدەمە و بانگەوازەوە نەچوو ئێستا لە چاوەڕوانی و نەگەرانیەکی گەورەیە بەسەرە باوە ئەو پێگەیە ئەو هێژمونی و نفوزەی بەڕاستی کەم بۆ تۆکە بوت یەکێک لە ئەو خاڵانەی کە تورکیا جەختی لە سەرکاتەوە ئامانجێتی کە تورکی ئاوا پەکەکە دا ببەزێنێت لە ناو خەڵکە ئایا پەکەکە هیچ پردێکی لە پشتەر خۆیەوە هێشتۆتەوە کە ئەگەر ڕووداوەکان بە ڕوتێکی ترا بڕۆن توانێت بگەڕێتەوە پێکەکە لەبەرەوەی ئۆجالانی وەکو مەسەلەن ڕابەرایەتێک و مەرجعێتێکی گەورە قبول کردووە لە ڕابردووە بێگومان تا ئێستا مەسەلەن چاوەڕێ ئەوەن کە تورکیاش لە بەرامبەر ئەو هەنگاوانەی ئۆجالان ناوێتی هەنگاوی جددی بنێ کە نایبینن بەڵام قسەکەوەیە کە پێکاکە خۆشیان ئەڵێن ئێمە چاوەڕێ ئەوەی تورکیاین بزانین هەنگاوی چیەنێ بەڵام قسەکەوەیە کاگن لە ڕێکەوتنی سیاسیە لە پرۆسی ئاشتیا چاوەڕێبوون نییە ئەبێ لەسەر مێزی گفتووە لەسەر شتەکان ڕێکەوتنت کرد بێ پێشتر کەلێرانی ڕێکەوتنێکت کردبێ جا شایەدەوەی کە 16 دەوڵەت ئیمتیازەکانی خۆی بەرێ 140 مەرجەکانی تۆ جێبەجێکە یانێ بەلانی کەم هاوسەنگیەکە بێ بەڵام خۆ هیچ ڕێکەوتنێک نییە خۆ خودی سەرکردایەتی پێکێکە لە قەندی لە زانێک هیچ ڕێکەوتنێک نیە هیچی لە بەردەستانیە وەرەقەیەک سویش ئیمزا نەکراوە تەنها ئەوەیە کە وعدوو بەڵێنە لە سیاسەتی شا وعدوو بەڵێن نییە بە تایبەتی کە تورکیا وعدوو بەڵێنت پێ با کە بۆیە بەڕێی من ئەوەی کە عەبدوڵڵا ئۆجالان کردوێتی و ئەم هەنگاوانش کە پێکەکە ناوێتی تا ئێستا بە نەزەری شخصی خۆم باڵێکی بەشێکی پەکەکە تەییدی کردو موافقەتێتی باڵەکەی تری کە تەییدی ناکە موافقەتی نییە چاوەڕێی هەلومەرجەکەکە کە چی کە ئەوەی تورکیا ئەوێ نێتە دی یعنی چی یعنی تورکیا ئێستا یاریەکەی ئاوا دەست پێ کردووە و توێتی ئۆجالانی سەرۆکی حرەکەتەکەم قەنەعەت پێ کردووە بۆی کە بە خواستەکانی مژوڵێتەوە بۆ لانی کەم ئێمە کاکی نەبێ هیچ گومانمان نەبێت لە شۆڕژگێڕبوون و خۆڕاگری و قارەمانێتی عەبدوڵڵا ئۆجالان لە ڕابردوو لە ئێستاشەوە بە شوێنی خۆی بەڵام کەسێک 26 ساڵ لە زیندان نابێ لەژێر چاوەدێری چڕی مخابەراتی میتی تورکیا بێگومان ئەم دەستگا مؤسسە گەورەیە توانێت کاریگەری سیاسی و سایکۆلۆژی و سۆسیۆلۆژی گەورەی بەسەرابێنێ بێگومانەوە وایە بۆیەڵم ینی ئەم باڵی تر کە لە پشتی ڕووداوەکانی پێکەکەەوە تەییدی ئەمانە ناکاو و ناخۆشحاڵە لەم ڕووداوانەی کە بەسەر حرەکەتەکەی هاتووە خۆی ڕاگرتووە چاودێری بارودۆخەکەکە بەڵام بە نەتیجە ئەگەر
ئەبێ یان تەسلیم بێ خودی پەکەکە ئەبێ هەمووی بێ چەکدانێ لە شاغ نەمێنێ ناوەکەی هەڵوەشێنێتەوە و ئەمە بەڕێی من بە باڵی چەپی حرەکەتی پەکەکە قبولی ناکە لەو حاڵەتەیە چی ڕۆدا ئینشقاقەوەتە لێ لە تورکیا دیسانیش سەرکەوتو بۆی کە بەشێ لە ئامانجەکەی بەدیە ناوە ئەو پەیامانەی ویستێتی ئەبڵاوە جالان داوێتی و ئەوەی کە تۆ خەڵک ناوێنێ سیمبۆلک و لە ئەسڵا شکاندنی پیرۆزی و هەژمون و کاریگەریەکانی پەکەکەیە بووە و پێکەکە لە پەکەکەی دوای کۆنگرەی 12 پەکەکەی پێش کۆنگرەی 12 نییە ئەمە بڕاوەتەوە و بە تایبەتی لە پرسی چەکدانانی جاسەنەشەوە کە خەڵک پێی وایە مەسەڵەن پرسی دانانی چەکدانانی پێکەکە لە جاسەنە ئەبێ بکرێتە مەتحەف وەکو شتێکی گەورە سەیری بکرێ بەڕێی من ڕێک پێچوانەکەی ڕاستە ڕێک پێچوانەکەی ڕاستە و بە خودی دەموچاوی گەریلاکانی شەو ئەیبینی ڕاست ئەیبینی بڕۆ بزانە لە سوسیال میدیای کوردیە خەڵک چۆن تەعبیر لەواکە لەبەرەوە ناتوانانی ئەو وەکو کردەیەکی عەقڵانی و بەرخودان شۆڕش و بەرخودانی بەردەوام چاوی لێ بکەی بە هەر حاڵ جۆرە لە جۆرەکانە کە سازش کردووە وەکوتمان لە بەرامبەر هیچ بۆیە بە نەزەری منەوەی کە تۆڵی پردێکیان لە پشخۆیان داناوە ئەو پردە ناتوانێت هەموو پەکەکە بێ ئەو گەڕانەوەیە ئەو گەڕانەوەیە دوای شکستی ئەم پرۆسەیە ناتوانێت هەموو پەکەکە بێ بەڵکو باڵێکی پەکەکەیە جا ئەگەر لە هەر حاڵدا پێکەکە هەمووی ڕازی بوو بە چەکدانان و بە پرۆسی ئاشتی کەەوە بە نەزەری من کارێکی مستەحیلە یەکێکیان لەبەرەوەی خودی بەشێ لە پەکە باوەڕیان بەم پرۆسەیە نیە دووەمیشەوەی ئێران و رووسیا و تەنان خودی ئیسرائیلیش ڕێگا بەوە نادەن کە ئەم شۆڕشەیە ئەم حرەکەتە کۆتایی پێبێ هاوسەنگی هێز لە منتەقەکەیە بگۆڕێ و تورکیایەکی بێسەرێشە دانیشێ هەژمون و پەلهاویشتنی زۆرتری هەبێ و مەترسی زۆرتر لەسەر ئێران و لەسەر وڵاتانی دەریای سپینا و ڕاست و هەژمونگەرایی و مەترسی لەسەر سەر لە نوێ وەکو خۆیانە لەنداجیکردنی کەرکک و ویلایەتی مووسڵ و ئەوانە بنێ جا یان ئەوەی کە سەر لە نوێ حرەکەتێکی تر ئەم باڵەی پەکەکە لە هەر حاڵدا ئەگەر لە شاخیش بمێنێتەوە ناوی پێکەکەش بێ لە ژێر مانیفستۆی ئاپۆیزم نابێ ئیتر لە ژێر فەلسەفەی ئاپۆیزم نامێنێتەوە و ئەگەر نا حرەکەتێکی تریش دروست بێ نەک هەر لە ژێر فەلسەفەی ئاپۆیزمان نابێنێ تەواو خەسڵەت و خصوصیاتەکان و سیما و دەرکەوتەکانی تەواو جیاوازە بێ و بەشێک لەم گەلی لایەنەوە بەشێک لەم هێزی شێکداری پێکەش پێوە پێیوەزە بێ بە نظری من ئەوە نییە کە کۆتایی بە شۆڕش بێت ڕاست ئەزانی بەو بێگومان ئێمە هەمومان خوازیاری ئەوین کە خەباتی چەکداری تەنانەت بۆ کۆمەڵە و بۆ هێزەکانی تریش کۆتایی پێبێ قسەکەوەی بەڵام ئەوە خۆ هەلومەرجێک بەسەر یاساپاندوێتی ئەگەر مەسەلەن کۆماری ئیسلامی ئێران مافەکانی خەڵکی کوردستاندا و مزاکرەیەک ڕێکەوتنێکی واقعی و ڕوون هەبێ مەسەن تۆ خەباتی چەکداری بێگومان ئەبێ مەسەن دەستبەرداری بی بەڵام ئێستا قسەکەوەیە بۆیە من ئەماناڵێم تورکیا هەنگاوی نەناوە نیەتی باشی نییە و ئەوێ کات تێپەڕێنێ و ئەوێ خۆی لەو مەترسیانی منتەقەکە دەرباسکە بەڵام لەگەڵەوەشە مەسە ئێمە توانین چەند مانگی تریش چاوەڕێی تورکیا بکەین زین چیەکە بەڵام قسەکانی ئەردۆگان جگە لە قسەیەکە بۆ هەڵخەڵەتاندنە و جگە لە قسەی سیاسیەکی ناوەخە هیچی تر نییە بۆ ئێمە هیچ هەنگاوێکی جدی نابین بۆیە بەهەرحاڵ ئێمە ناتوانم بڵێم کە ئەلەم هەلومەرجە تورکیا ڕازی بێ بە پێدانی مافەکانی گەلی کوردستان بەوەی کە مەسەلەن لانی کەم ئیدارەی ناوچە کوردیەکانی باکووری کوردستان لە تورکیا بدا بە کوردەکان خۆی وەلەو سیستەمە ئەسکەر و داپڵۆسێنەر کۆتایی پێبێنێ وەلەو فشار و زیندانیانە کۆتایی پێبێنێ و دەستوری تورکیا بڵێ دوو گەل لە تورکیا هەن کورد و ترک و دوو زمانی ڕسمی لە تورکیا هەن زمانی کوردی و زمانی تورکی ینی زۆر ئەستەمە ئینسان بیر لەوە بکاتەوە بەرامبەر تورکیا و بۆ معلوماتی جەنابیژیت هەموو ئەو
ئەو نیەت باشی و ئەو پرسانەی کە مەسەلەن لە 1970 لەگەڵ شۆڕشی عێراق دەخالەتی کردووە لەگەڵ عێراق تێشیداوە، لە 1984 لە مفاوەزاتی نێوانی شێتی حکومەتی عێراقی تێشیداوە. خودی مامجەلا لە بیرۆوەریەکانی ئەیجێڕێتەوە. مامجا جێڕێتەوەڵێ جارێک جەلسەی چەندەمینمان بوو لەگەڵ حکومەتی عێراقی بۆ مفاوەزات، ئەڵێ بەڵام هەستم کرد ئین بوون خاو بوونەوە، ئەڵێ زانی بووم کە وەفدێکی تورکیا لە عێراقا، ئەڵێ بە عیزەت دووری وتم ئەو وەفدە بۆچی هاتوون؟ وتی عیزەت دووری زۆر بەتوندی گوێنی پێدان. ئەڵێ تمیش زانیم کە مەسەلەن تورکیا پرسەکەی تێکداوە، تێکشیدا بەفعلی. و مەسەلەن لە دەیان جار ئەم پرسە بووە مەسەلەن خودی تورکیا خۆی ینی ئەم عەقلیەتی هاوشێوەی ئەردۆغان تورکت ئۆزالی کوشت ساڵی 1990 لە ناویان برد. پرسەکەی بەجددی بوو. دوایە هەر خۆیان ڕێکوتنی ئۆسلۆیان تێکدا. دوایە هەر خۆیان هاتن ڕێکوتنەکانی ساڵی مەسەلەن 2015 ئانیان تێکدا. نیتیان نەبوو. بەڵام ئێستا نایانێ بە ئاسانی تێکی بن. نایانێ ئەو ڕووداوانەی کە وەکو شەمدین ساکی کردی و وەکو تورکت ئۆزالی تیا کوژرا و وەکو هاتنە دەرەوە لەسەر مێزی گفتوگۆ لە ئۆسلۆ نایانێ ئێستا ئەمە بکەن. هەلومەرجەکە لەبار نییە بۆ ئەوان. ئێستا یانەوێ بەم ساسەتە تاکتیکی یانەی کە باوەڕیان پێینێ بەوە بیبەنە پێش تاوەکو هەلومەرجەکە بزان چۆن بە قازان جیانە بێ لانی کەمی دەستکەوتیشی لێ بەدەست بێنن بێ بەدەستیشان هێناوە دەستکەوتی زۆریان لێ بەدەستێناوە. ینی بە کورتی کاگەنەوەتوانین بڵێن زۆر باز دەواکرێت لە ئاژبەتاڵی پەکەکە ئەوەی پەکەکە کردوێتی تەسلیمبوونێکی بە تاوامانایەوە ئەمە ئاژبەتاڵێکە ئەم ڕوانگەی هەیە لە بەرامبەریش ڕوانگەیەک هەیە کە هێشتا بە نوعێک وەهمێک لە هومێت ماوەتەوە کە گویا ئەمە کارێکی حەکیمانەیەوە زۆرە خەڵکان سەری لێ دەرناکەن و حتمەن حکمەتێکی لە پشتەوەمانە دیارە هەردوو ڕوانگەکە ئەتوانێەوە خۆی بەڵام ئایا شتێکی لەو نێوانەیە پێتان وایە بە تەواوەتی چەرمەکە بۆ پەکەکەەوە کورداوەڵ چەرمەکە ئاو بردوێتی سەرباقیەوەی کە ئشارەتان بە نوکتێکی زۆر جێی سەرنجکردەوەی کە تەواوبوونی پەکەکە حتاگەر بگاتەوە خۆناغش تاوابوونی شۆڕژ نییە تاوابوونی ئەو خەباتە نییە کە لە باکوور هەیە و تەبەن دوارەمە سەر هەڵەداتەوە لە شێوازی جۆرا خۆی نیشانە ئا پێتان وایە مە ڕاتان لەسەر ئاژبەتاڵ چییە؟ من ناوی نانێم بەڕاستی مەسەلە مستەڵەحی ئاژبەتاڵە بێ مستەلەحە لە دەرەنجای ململانەی دوێزی سیاسی لە باشوورەوە سەری هەڵداوە وارحاڵ بەڵام من بۆ خۆم نیگەرانم لەوەی کە پێکاکە ئەوە بۆ مانایە نییە کە من تەیدی خەباتی چەکداریەکەم ینی خەباتووی چەکداری شۆڕشی چەکداری و خۆناغی شەڕی مسەلەحانە و مبارەزەی چەکداری بۆ من گرنگە ناو بۆ مانایە نییە بەڵام هاوسەنجیە کە ئێستا تا ئێستا ڕاگیرا بوو لە نێوان کورد و تورک پێکەکە ڕایگرتە بوو بۆ خەباتی چەکداری ڕایگرتە بوو شۆڕشی قەندیل ڕایگرتە بوو وانە ڕاست خۆ مەسەلەن دەیان حرەکەتی سیاسی لە ناو باکووری کوردستان هەن یعنی هەموو هێزە سیاسیەکانی ناو تورکیا بە هەموو بە دەمپارتیشەوە بە هەسەدا بە پەژاک بە تەفگەری کۆمەلگای دیموکراتی بەیە بەشە لە شنگال بە کەمپەکانی مەخمور بە کەنەکە لە بڕۆکسل و بە هەموو ڕێکخراوە بە هەر سی و دوو ڕێکخراوەکەی کە پێکەکە دروستی کردوون و لەژێر فەلسەفەی ئاپۆیزما کارەکەن لە هەر چوار پارچە کوردستان و ئەوروپا هەمووی لەژێر هەژمون و ئینرژی و هەیمنەی قەندیلا بەڕێواچوو جەمیل بایک و مراد قرێلان و بەسێ هۆزات و دۆران کاڵکان و مستەفا قەرەسوچێ و چێ بەڕێوەیانە برد خۆ کەسێکی تر نەبووە خۆ تەفگەری ئازادی لە باشووری کوردستان ناتوانێت مانیفستۆیەکی تایبەتی هەبێ خۆ پەشاک ناتوانێت مانیفستۆیەکی تایبەتی هەبێ خۆ هەسەدە ناتوانێت مانیفستۆیەکی تایبەتی هەبێ یعنی ئەمە هەمووی لەژێر چییە بۆ لەژێر هەژمون و ئینرژی و کاریگەری شۆڕشا بووە کە لە قەندیلەوە سەرچاوەیەگر ئێستا ئەمە ناماوە ئێستا خۆت ببینە لە سەرەتای ئەم ڕووداوانەیە پەژاک پارەدۆکسێ لە قسەکانیا ئێمە چەکدانانێنەوە خەبە ساوان کە خودی ئۆجالان پێوتی چەکدانەیە چیەکەی پێژاک چیەکە دوو ڕێگای لە بەردەمایە یان بڵێ بەسەر چاو چەکانماندانە یان بڵێ نەخێر ئێمە لەژێر فەلسەفەی ئاپۆیزمانین هەسەدە چیەکە هەسەدە شەرم دوو ڕێگای لە بەردەمایە کە بە نەزەری من ئێستا هەسەدەم هەنگاوی ناوەها
وردە وردیانەیە خۆیان لەژێرم فەلسفەیە بێنە دەرەوە بێگومان لەژێر کاریگەری فەڕەنسی و ئەمریکەکان دروست قسەکەوەیە کە تۆ ئەم هەنگاوانە ئەنێی وای دانێ بن ئەنێ خۆت نێتت باشە خۆت مەسەلەن نێتت باشە و پێت وایە ئەمە حەلە بەڵام خۆ بەرامبەرەکەت وا بیر ناکاتەوە بە نظری من ناڵم پێکەکە ئاش بەتاڵەکە بەڵام ئەو تێڕوانینەی من و تۆ خەڵک هەی بووە و ئەو مەسەلەن ئەو وێنەی گەورەی ئێمە کێشاومانە بۆم حرەکەتە ئەوە نەماوە لای خەڵکەوە نەماوە و لای خودی گەلیلاکانیشان بە جۆرە لە جۆرەکان تووشی نیگەرانی بوون و تووشی بارودۆخێکی ڕۆحی بوون و بە نەزەری من لە داهاتوویەکی نزیکە کاریگەریە نێگەتیفەکانیشی دەرەکەوێ ئەو منوتم ئەو ناکۆچە سیاسیانەی نێوانیشان دەرەکەوێ و کاریگەری و دەخالەتی وڵاتانی منتەقەش زۆرتر لەسەر ڕووداوەکە دەرەکەوێ و زۆریش لەوانەی کە مەسەلەن شایی و خۆشحاڵی خۆیان دەرەبرن بۆ ئەو پرۆسەیە لەبەرەوە نییە کە پرسی کورد چارەسەر بکرۆ لەبەرەوە یەکێ لەم نافسەکانیان کۆتایی پێدێ یەکێ لە ڕکابەرە سەرسەختەکانی سیاسی و عسکەری و جوگرافی و جیۆپۆلیتیکیان لە منتیقەکە بەسمپەکەی کۆتایی پێدێ بەتوانێت بڵێ من هێزی یەکەم میتر ئەوەی کە ینی هێزی کوردی هەیە ئەوێ لە میدیاکەی و ئەوواڵێ بەردەوام بە ناڕاستەوە خۆ بە خەڵک ئەڵێ ئەو هێزەی ئێوە باستانە کرد دەوڵەتی هەر چوار پارچەی کوردستان دروزەکە حرەکەتێکی مارکس لینیستی عەدالەت خواز و چەپ و مارکسیە و ئەو هێزەی کە بانگەشەیەوەیە کرد هەموو پارچخاچی کوردستان هی منە و بۆمان هەیە لە هەموو شوێنە خەبات و تێکۆشان و شەیدکەین ئەو حرەکەتەکە دێ لە میدیاکە ئەمە بە خەڵکەڵێ بە ناڕاستە خۆ ئەڵە چەکی دانا ئەڵێ ینی باش تەوزیفیەکە لە خەڵک بگەێنێ کە ئەو حرەکەتەوە نییە کە تۆ چاوەڕێ لێ هەبوو بۆیە بە نەزەری من ئەوانەی کە لە پشتیەوەن وا نیشانەدەن کە عەقیدە و باوەڕیان بەو پرسە هەیە خودی خۆیان جێبەجێ ناکەن خودی خۆیان لەناو حیزبەکەیانە لەناو هەرێمەکەیانە لەناو وڵاتی خۆیانە جێبەجێ ناکەن بەڵام قسەکەیە ئەیانەیە بڵێن ئەو هێزە بوو کە ئێوە زۆر کاریگەری لەسەردانا بوون و مقدەس بوو لاتان ئەمەیە زۆر باش کاگەنوەر بۆ کۆتا پرسیار چونکە کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە چێت دیارە ئەم پرسە حتمما ڕنگدانەوە کاردانەوەی بێت لە سێ پارچەکەی تریشە لە هەر پارچەیەکی یا بنەوەێک لەلایەکەوە لە ڕۆژهەڵاتەوە کە دەست پێکەین مەسلەی پژاک بوو کە خۆشتان ئاماژەتان پێکردمانی بزانین چەکدانانی پەکەکە پرۆسەیە باسێکتان لە پژاک کرد چ لێکەوتەیەکێ بێت تاسیر و کاریگەریەکێک بێت لە ڕۆژهەڵات دێنە باشوور ئەبینین کە تورکیە بە بەهانەی حزوری پەکەکەەوە لە سنوورەکان و ئەوانە هاتوۆتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە داگیرکاری کردووە بۆردۆمانی ناوچەکانی کردووە زەر و ژوزیانی لانی کەم لە خەڵکی مەدەنی زۆر داوە ئەوانە زۆر جاریش باز لەواکە کە پێشڕەوی زیاترەکە کە باسان لە مووسڵ ئەوانەش کرد بە ڕۆژاوا بینی کە ئێستا بەڕاستی بخۆی پرسێکی جیاوازە تایبەتە کرێبەجیا باسی پرسێکی تر بێ بەڵام چ کاردانەوەیەکی بێت لەسەر ڕۆژاواش تایبەتەن کە ئێستا لە قۆناغێکی هەستیارە ڕۆژاوە کە باسان لەوە کرد لەم دانیشتانەی ئاخرا کە نوێنەری ئەمریکا ئامادە بووە نوێنەری فەڕەنسا ئامادە بووە دانیشتنی بینی ئەحمەد شەرە و بەرەز مەزلوم عەبدی لەوێ دووبارە باز لەوا کرد کە لە سووریا ینی ئیجازە حتا بە مۆدێلێکی فێدەراڵیش نادرێ سووریایە یەک وڵاتە یەک نەتەوەیە و یەک نیشتمانەوە بێ یەک هێزی بوو بێوانە هێز تێکەڵ بێتەوە بە چ ئاقارێک کاڕوە جارێ زۆر ڕوون نییە چونکە ئاکامی هینەکانەوە بەڵام ئایا چەکدانانی پەکەکە نیێمەتە بە شێوەی چەکداری و تاسیرێکی بتوانین لەسەر سێ بەشەکەی تری کوردستان ببێت ئازای ئێستا سەبارەت بە باکووری کوردستان دوێنێکە لە هێزە سیاسیەکانی باکووری کوردستان ئەڵێ حەق نییە تورکیا هەموو شتێک بەسێتەوە بە پرسی پەکەکەەوە مافی گەلی کورد ئەگەر لەگە پێکەش ڕێک نەکەوێ حەقا مافەکان دەستە بەر بکە
لە باکووری کوردستان لە ڕاستیە پێکە نوێنەرایەتی ڕسمی حرەکەتەکەکە و هێژمونێکی گەورەی هەبووە. هیچ بەشێکی پەیوەندی بە و ڕووداوە تاریخیەوەیە کە لە دوای دروستبوونی خەباتی چەکداری پێکە لە تەسفێکی بەشێکی زۆر لەو هێزە سیاسیانی کردووە لە شاخ و ئەمە مەسەلەن لە ڕووی تاریخیەوە توانی ئەوە بخوێنیتەوە. بۆیە لە باکووری کوردستان لە ئەگەری سەرنەکەوتنی پرسەکە لە باکووری کوردستان گەورەترین کاریگەری منفیداهانێ. بۆ وەکو چۆن لە ڕووداوەکانی باشووری کوردستانە حرەکەی گۆڕان گەورەترین زەربەی لە خواستی خۆپشاندەران و ئەتراز و ناڕزایەتی شەقامدا سواری شەپۆلی ئەتراز و ناڕزایەتی بوو ئێشتاش کاریگەریەکانی بزانە چەنە کاریگەرە بەو هەموو کێشە و مەشاکلەی کە لە هەرێمە هەیەی بەو هەمووی ئەتراز و ناڕزایەتی کە خەڵک لە باشووری کوردستان هەیە نایەتە سەر شەقام چونکە ئەم پرسە لەبار برا بۆ مەبەستێکی سیاسی بەکارهێنرا لە باکووری کوردستانی ژەمەوێ بڵێم بە دوای شکستی ئەم پرسە کاریگەری قوڵ و گەورە لەسەر تاک بەتاژی خەڵکی باکووری کوردستان بەجێهێڵێ ئەڵێ 50 ساڵ خەبات و تێکۆشانمان کرد نزیکەی 40,000 گەری لا شەهید بوو بەڵام بەبێ ئاکام مایەوە لەبەرەوە یعنی قورسە جارێشکە شۆڕش و خەبات و تێکۆشان من ناڵێم کۆتایی پێدێ چکە لە دوای کۆتایی هاتنی شۆڕشی 74 لە باشووری کوردستان مەسە هێزێکی سیاسی تر دروست بوو نانێش ئەوە بکەوێ بەڵام قسەکە لەسەرەوە بوو کە ئەمە لە باکووری کوردستان کاریگەری گەورە لەسەر ڕۆحیەت و لەسەر هەستی شۆڕژگێڕی و کوردبوونی خەڵکدانێ و ئەمە کاریگەریەکەی ڕەنگە بە شکڵێک بێ کە زۆرتر خەڵکی باکووری کوردستان پاڵداتە سەر ئەکەپە و دەنگی زۆرتری پێ بدە کە لە ڕابردووە ئێستا ئەکپارتیش بەقەدەر دەمپارتی کورسی پەرلەمانی هەیە بە ناوی کوردەوە ئەوەنە کاریگەریەکەی بە نظری من سلبی و نێگەتیف و خراپە بێ ئەمە یەک دووهەم لە باشووری کوردستان پێکەکە نەیتوانیەوە کاریگەری زۆری هەبێ جگە لەو هێزانەی کە بڵاوی کردوێتەوە لە سنوورەکانی ئێران و سووریا و عێراق و لەمە دوو کێشە هەیە یەکیان بۆ پارتی دیموکراتی کوردستان مای خۆشحاڵیە کە پەکەکە کۆتایی بە شۆڕشەکەی بێنێ چونکە لانی کەم 130 تا 43 جوگرافیای دەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان بەدەست پێکەوەیە دروست لە فیشخابوورەوە تا حاجۆمەران لە 134 تا 143 ئەو ناوچانە بەدەست پێکەکەوەیە لەبەرەوە وە کێشەی زۆریشی بۆ پارتی دیموکراتی کوردستان دروست کردووە و پارتی دیموکراتی کوردستان لە ژێر فشارەکانی پێکە ناچار بۆ ڕێگا بدا بە چەند بتەربازی تورکیا لە ناوچەکانی خۆی و جگە لە پاراستنی بەژەوەندیە نەوتی و ئابوووریەکانی کە بۆ بۆریان هێڕوە بۆیە لەم بارەوە پارتی دیموکراتی کوردستان جگە لەمەیکە کێشەیەشی لە کۆڵە بێتەوە و لە هەمان کاتیشەوەی کە پێشتری ژوتم بە خەڵگەڵێ ئەم هێزە بوو کە داوای دەوڵەتی چوار پارچەی کوردستانیە کرد و هاتبوو خاکەکانی بادینانی داگیر کرد بوو لەژێر ناوی ئەوەی کە خاچی خۆمانە بەڵام بەبێ هیچ ئامانجێک تەسلیمی تورکیا بۆتەوە و دەوڵەتی کوردیشی نەک هەر ناوێ دەوڵەت نەتەوەی هەر ناوێ نەک هەر ناوێ بە مەترسیە زانێ ئەمە بە خەڵگەڵێ هەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە کە وەکو دۆستی پێکەکە ناسراوە لە ڕابردوو و فڕۆگەخانەکەی داخراوە دەستکەوتێک بەدیێنێ مەسەر لەگەڵ تورکیا پەیوەندیەکانی ئاسایی کاتەوە ئەو سەرێشانش کە لە سنوورەکان دروستی کردووە کەمی کاتەوە بەنسبەت مەسەلەن ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان بەشێک لە سەرکردە سیاسیەکانی کۆمەڵە و دیموکرات لە ڕابردوو نیان شادۆتەوە کە پێکەکە کوێخایە پێژاک داتاشراوە ئەتوانم بە فاگەوانت بخەم بەردەست کە پێکەکە ئەف و پەژاک داتاشراوە و ئێمە کوێخای داتاشراومان ناوێ و ئەمە نوێنەرایەتی شۆڕشی ڕۆژهەڵاتی کوردستان ناکە بەشێک لە بەتابەتی حیزبی دیموکراتی کوردستان دەیان جارەمەی وتووە لە مساحەبە و لیدار و چاوپێکردنەکانی خۆیانە بۆیە قسەکەوەیە کە فعلەن پەژاک ئیتر ناتوانێت نوێنەرایەتی ڕۆژهەڵاتی کوردستان بکە لە دوای ئەم پرسەوە بەو دەلیلەی کە وەکوتم یانە بێ بە قسەی ئۆجالام کە خۆی هەڵۆشێنێتەوە ئەردۆگانی جووتی ئەردۆگان وتی خۆ ئێمە قسەکەمان بەس لەسەر پەکەکە نییە لەسەر لایەنگرەکان و هێزەکانی تریشە ینی پەژاکیش بۆ دەلیلە یانەوەی ئەبێ لە ژێر ئەم بۆ چوونە بێتە دەرەوە بڵێ من خەریکی خەبات و تێکۆشانی خۆیم ئەمەش دیسان هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان باشوەر ناگیرێ تا ئێستا لە ژێر مانیفستۆ و لەژە فەلسفەی ئاپۆیزما بووی بۆیە لە هەر حاڵدا ڕۆژهەڵاتی کوردستان تایبەتمەندیەکەی ئەوەیە جیاوازتر لە باشووری کوردستان بەو هەموو کێشە و مشاکلێکی هەیەی
ئەوەیە کە خۆی هێزی ڕەسەن و ڕەگوریشە کۆمەڵایەتی هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەم پرسەی پێکەکە بەڕێی من ئەم هێزە شۆڕژگەڕێکە نوێنەرایەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەکە بەرجەستەتر و دەرکەوتوتر و جەماوەریترەکە بەو دلیلی کە ئەم هێزە نوێنەرایەتی ڕۆژهەڵاتی کوردستانەکە بەو دلیلەی کە ئەم هێزە لەژێر ئەو هەموو فشارانەی دو سێ ساڵی ڕابردووی حکوومەتی عێراق و یەکێتی و پارتی ئامادە نەبووە چەکانیان تەسلیم بکە چەکانیان شاردوتەوە چەکانیان هێناوە بردووە لە زرگێزەوە بۆ سوورداش و خۆیان گونجاندووە لەگەڵەوە هەلومەرجەیە و قسەی خۆشیان کردووە بۆیە بە نظری من یەکی بەتابەت هێزێکی وەک کۆمەڵە مەسەلەن فشارانەی کە زۆرتر لەسەری بووە بە بۆچوونی من ڕووداوەکانی یەک ساڵی ڕابردوو چەند مانگی ڕابردوو چەند حوتوی ڕابردووی پێکەکە ئەتوانێت کاریگەری زۆر مثبەت و پۆزتیڤ لەسەر هێزێکی وەک کۆمەڵەدانێ و خۆشی بتوانێت ئەمە بە نظری من ئیسفادەی لێ بکە بەوەی کە ئەم هێزە ڕاستە ئەوانە هاوسەنگی هێزی نەبووە و خەباتی چەکداری بە جۆرە لە جۆرەکان لە ژێر کاریگەری و هەژموو مەترسیەکانی حکوومەتی هەرێم حکوومەت عێراقیە ڕاگرتووە بەڵام ئەو هێزە بەو هەموو فشار و بەو هەموو مەشاکیل و بەو هەموو گرفتەی کە هەیە بووە هێشتا خۆی ڕاگرتووە بە پرەنسیپتر ماوەتەوە و ئەگەر هێزێکی ڕۆژهەڵاتی کوردستانیش گفتوگۆی لەگەڵ حکوومەتی ئێران کردو بە نهێنی ئەمە خراپیەکەیەوەیە بەڕێی من لە حاڵدا کە گفتوگۆکەی ئەبێ مەسام گفتوگانە بە ئاشکرا بێ و بە عەلەنی بێ خەڵک بیزانێ بەهەرحاڵ ڕۆژهەڵاتی کوردستان هەژمونی پێکەکە لە ڕێگای پەژاکەوە کە هەیە بووە بە جۆرە لە جۆرەکان کەمترە بێ پاشەکشاکە لە هەر حاڵەتێکدا تەسلیمی بۆ چوونەکەی وەجالان بێ یانەوەی کە لەو لەژێر ئەو فەلسەفەیەش بێتە دەرەوە هەژمونی کەمترە بێ و کاریگەری کەمترە بێ و خەڵکەمە بینێ کە ئەمە بۆیە بە نظری من پرسی چەکدانان و پاشەکشەی پێکەکە لە پارچەکانی کوردستان ئەتوانێت کاریگەری پۆزتیڤ دانێ واتوانێ خوێندنەوەیەکیش بێ و دەرزوەرگرتنێکیش بێ و تێڕامانیش بێ بۆ هێزە سیاسیانێتتر دراسی ئەوە بکەن کەەوە بۆ ڕوویدا پاش 50 ساڵ ئەوە بۆ ڕوویدا و بێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی باشووری کوردستان و خەڵکی ڕۆژاوی کوردستانی لە سەرکردەکانیشان قبول نەکەن بە ئاسانی هەموو شتێک ئەو بڕیاردا مثلەن ئەبێ ئەمە چارەنووسی خەڵکی پێوە بەسرەوە بێ خەڵک دەور و نەخشیە بێ قسەی تیا هەبێ ڕاو بۆچوونی هەبێ مەسەلەن پێکەکە لەم حەدەسانی لەم ڕووداوانی کە ڕوویداوە کەنەکە دەخالەتی کردو ئاگادار بۆ نەخێر کە بۆ هەموو پرسێک کەنەکە خەڵکی کۆ کردەوە چی بکەین چی نەکەین من لە زۆرترین دۆستەکانی خۆیان لە کەنەکە و لە دەروی کەنەکەم بیستۆکە لە پرسیان بێ منەکردو بۆم بابەتە قسەکەژەوەیە ئەمە خودی سەرکردایەتی بەشێک لە سەرکردایەتی پێکەژەڵێ ئەڵێ ئێمە ڕاستپادەیەکمان چێ بەجێکردووی چیتر وتویانە چەکدانێن و تویانە ناوەکەتان هەڵوەشێنە و توێنە کۆنگرە بکەن و ئەومان کردووە بەڵام بەڕێی من ئەتوانێ ئەم ڕووداوانە ئەتوانێ وانەیەکی باش بێ بۆ هێزە سیاسیەکانی تر کە ڕووداوە منتقی و جیهانیەکان باش بخێنەوە و لەگەڵ ئەو هەلومەرجە تازەیە خۆیان باشتر بگونجێنن بۆ ڕۆژاوە پێتان وایە شکاریگەریەکی لەسەر هەسەدە ببێ لەسەر خەڵکی ڕۆژاوە ئەزانی باسم کرد وتم ئەوەندەی من بزانم ئێستا لە دانیشتەکانی چەند مانگ لەوە پێش مەزلوم عەبدی وتی ئەمە پەیوەندیەکمان بپکەوە نییە جا وەکو ئەگەر ڕەمزیش بێ و قسەیە بێگومان کاریگەری خۆی هەیە و لەژێر فشارەکانی ئەمریکا و فەڕەنسا و ئیتالیا و بەریتانیاش پێم وایە هەسەدە هاتوۆتە دەرەوە لەژێر بەشێ لەم فەلسەفەی ئاپۆیزمە و ئەم ڕووداوانەش کە دێتە پێشەوە ڕەنگە بیان خەنە بەردەمی ئەوەوە کە ئایا ئێوە ئەمەتان قبوڵە چەکدانێن یانەوەی کە ئێوە هێزێکی سیاسی و مەسەلەن جوگرافیایەکی جیاوازترن لەوە و سیاسەتی خۆتان بەڕێوە بن بنظری من عقلانەوەی کە ئەمەی دووەمیان هەبژێرن و لەگەڵەوەشە ئێستا ئەنە کەسەش لەوێ چۆتەوە تێکەڵی پرسە سیاسیەکە بووە لە ڕێگای دەخالەتی فەڕەنساوانەوە و ئەگەر هەسەدا بەم شکڵە بمێنێتەوە بێگومان ئەنە کەسەش دەتوانێت کاریگەری زۆرتر دانێ کە بە نەزەری من ئەمەش دیوە خراپەکەیەتی چوە ئەنە کەسە بەڕاستی نەیتوانێت نوێنەرایەتی شۆڕشی ڕۆژاوای کوردستان بکە ئەمە دیوە خراپەکەیەتی کە ئەگەر هەسەدە مامەڵەیەکی سیاسی ژیرانە و منتقی و ئەقلانەکە ڕەنگە ئەنە کەسە بەشێک لەو پرسە جێبەجێکە کە بە نەزەری من خراپەوە
پێتان وایە لەو بەشانە کە تورکیا بە داگیرکاری بۆ سەر ئەفرینەوە بەشانە کە دەستی بەسەراگرتۆ لێت کەماکان ئێستا حەزوریە بڵێ بتوانێت ببێتە هۆی کشانەوەی ئەم هێزانە و دەست بەرداربوونی ئەو بەشە نەخێر ناتوانێت لە هیچ کوێ ناکشێتەوە لەو بنکانەش کە لە بادینانی کوردستانی عێراق دروستی کردۆ ناکشێتەوە وە لە ئەفرین شوێنەکانی تریش ناکشێتەوە وەکو چۆن لە 1970 لە قبرس نەکشاوەتەوە لەژێر ئەو شارانە یەکێتی ئەوروپا و ئەمریکا. تورکیا هەر شوێنێکی داگیری کرد دەرناچێلی لە ڕووی تاریخیەوە. لەبەر ئێستا لە لیبیا حزوری هەیە، وەکوتم لە سۆماڵ حزوری هەیە، لە ئازەربایجان حزوری هەیە و لە باشووری کوردستان حزوری هەیە و لە بەشێکی زۆری منتەقەکە حزوری هەیە و خەون بەو ئیمپراتۆریەتی عوسمانیەوە و گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ ژێر دەسەڵاتی خۆی بینێ. ینی خەونی فاشیانەی هەیە، خەونی زلهێزێکی گەورەی منتقەیی هەیە کە جارێش کە ئەوەی کە ئیمپراتۆریەتی عوسمانی هەیبوو خەون بۆەوە بینێ، خەو بەداژیکردنی مووسڵ و کەرکۆوە بینێ، خەون بەداژی ئەفرینەوە بینێ و لە داهاتوو بە نەزەری من ئەتوانە فشاری زۆرتریش لەسەر هەرێمی کوردستان دابنێ. بڵێ ئەگەر مەسەلەن ئەوتان وەکو کارتێک بینیوە بەکارتان هێناوە هاوکاری تاکردون هاوسۆزیتان بۆ نەماوە یا بۆ جۆرە نەماوە، بۆیە بە نەزەری من لە مودووە ئەگەر ئەم بابەتە بەخواستی تورکیا باش بچێتە پێش ئەتوانێت تورکیا دڕندەتر و هارتر و فشاری زۆرتریش لەسەر پرسی کوردانێ. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێستان کاگەرمەر. کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە. جارێکی تر سپاس بۆ ئامادەبوونتان و هەربژی زۆر سپاس کە قبوڵی زەحمەت کردو لە بەرنامەیەم ڕۆماندا. سپاس بۆیەوە کاتێکی خۆش. زۆر سپاس. زۆر سپاس بۆیەوەی بینەری خۆشەویستیش کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون بۆ هیوای کە ناوەڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوە عزیز بوو بێت و بتوانن کەڵکی پێویستی لێ وەربگرن.